إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، سلامی خوای گەورەتان لێبێ، میوانانی ماڵی خوا. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئومێدەوارین لە پەروەردگار لە تاوان و گوناح و سەرپێچی هەموو لایەکمان خۆش ببێ، چاکەکانمانش لای خۆی بنووسێ و بۆمان هەڵگرێ لە قیامەت و لە دنیاشدا خێرەکان بێتە ڕێگامان. اللهم ئامین. ئیماندارانی خۆشەویست، باستی ئەوەمان کرد لە خزمەتی جەنابتاندا چەند خاڵێک لە بابەتی حیجاب، باڵەپۆشی، سوودەکانی حیجاب، یان ئەتوانین بڵین حکمەتەکانی بە عنوانی ئامانجەکانی. خاڵی یەکەممان باس کرد، وتمان ئەوەیە ئینسان ئەگەر هەر ئافرەتێک هەردایکی هەر خوشکێک ئەگە حیجابەکەی جوان و پوختە بێ، ئەوە زیاتر بە قسەی خوای پەروەردگاری کردووە، ئەگەر نەیکە ئەوە عەسیانی خوای کردووە. دووەمیان وتمان نیشانەیەکە لەو نیشانانەی کە خوای پەروەردگار پێی خۆشە ئەبێتە مایەی مجتەمع پاکردنەوە لە هەموو بەدڕەوشتیەک دوو لە ڕوو جەنابتان. ئەو حەدیسەمان و ئایەتەمانش باس کرد لە خزمەتی جەنابتانە. پەروەردگار لەو حەدیسەدا ئەومان ماوە ئەفەرمێ وەلا تەبەڕۆجنە تەبەڕ الجاهیلیەتی الئولا، هەم بە حەدیس هاتووە هەم بە ئایەتیش هەیە. واتە داوا دەکات لە ئافرەتان، لە چینی ئافرەتان نەگەڕێنەوە پێشی ئیسلام. ئەو جلگ و بەرگانە خۆڕوودکردنەوە لە پێشی ئیسلامدا بووە، نەیکەن و دووبارەی نەکەنەوە. ئەمە پەیامێکە بۆ ئافرەتان و پەیامێکش بۆ کەسانی کە ئافرەت لە ژێر دەستیانایە. دایکە عایشە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ، ئافرەتێک هات لە بەنی تەمیم، هاتە خزمەتی دایکە عایشە، دایکی ئیمانداران، بینی کە جلوبەرگێکی لەبەرایە. ئەم جلوبەرگە حیجابە، پۆشتەیە، بەڵام تەنکە، لە مەرجەکاندا تێپەڕ نابێ، لەو فرتەرە دەرناچێ. وەک جلوبەرگی ئەمڕۆ جلوبەرگ ئەکرێتە بەر بۆ ئافرەت تەماشاکەی تەنگە، تەسکە، تەماشاکەی تەنکە. کاتێ ئەڕوا بە ڕێگادا جسمی ئەم ئافرەتە دەردەکەوێ، ئەوە پێی ناڵێن حیجاب. ئافرەتێک لەو ڕەنگانە هات کە جلوبەرگەکەی تەنک بوو، دایکی ئیمانداران فەرمووی پێی، کاتێ بینیوتی جلوبەرگەکەی بینی دایکی ئیمانداران، فەرمووی دایکە عایشە فإن كنت مؤمنات فليس هذا بلباس المؤمنات. ئەگە تۆ ئیمانداری ئەم جلوبەرگەین تۆ نییە. ئەمجا فەرمووی ئەگەر تۆ إن كنتن غير مؤمنات، ئەگەر تۆ ئیماندار نیت، ئەوە فەمەتیعهن، بۆ خۆت مەتاعی پێ بکە، یعنی خۆشی پێ دەربڕا، ئەم جلوبەرگەین تۆیە. کەواتە جلوبەرگی تەسک و تەنگ، جلوبەرگێک کە حیجابی تۆکمە نەبێ، ئەوە پێی ناڵێن بۆ کەسەکە، بۆ خودەکە، ئافرەتەکە، ئەوە جلوبەرگی ئافرەتی ئیمانداری ڕاستەقینە نییە. سێهەمیان ئەبێتە مایەی ئەوەی چاوی خراپەکاران لە ئافرەت، چاوێک خراپە کە نەزەری پێەکە. گەورەترین ئەوەیە هەم گوناح لە کۆمەڵگا کەم دەکاتەوە. خوای پەروەردگار پێمانە فەرمێ بە پیاوان بە ئافرەتانش، هەردوو ڕەگەز. خوای پەروەردگارە فەرمێ وەقل للمؤمنات، یەکەم تاو ئافرەتانی پێشخستووە، ئەفەرمێ بە ئیمانداران و هەردوو لا یغضضن من ئەبصارهن ويحفظن فروجهن. چی بکەن؟ ئەمانە چاوی خۆیان داخەن و پاشانش دامێنی خۆیان بە پاکی ڕاگرن. ئەمە بۆ هەردوو لایە ئیمانداران. چینی پیاوان وەکی ئێمە، هەر ئافرەتێک، هەموو ئافرەتێک بۆ تۆ حەڵاڵ نییە بە کەیفی خۆت تەماشای بکەیت. یەکەم تاو تەماشات کرد، ئەوە گوناح و تاوان و سەرپێچی نییە، بەڵام دووەم و سێم و چوارەم تکرارت کردەوە، هەمووی بە گوناح بۆ دەنووسێت. چی پیاو بی، چی ئافرەت بی، ئەبێ وریابیت. ئەم ئایەتە بۆ هەردوو لا هاتووە، بۆ پاراستنی ئافرەتە لە کەسانی دوو لە ڕوو جەنابتانەوەی گوێ لێمانەوەمان بینی خراپەکار لە بێژین بەرامبەریان. وحجاب قەڵغانە، ناموسی ئافرەت دەپارێزێ.
حجاب قەڵغانە بۆی و حجاب ئەبێتە مایەی ئەوەی فیتنە و ئەبێتە مایەی ئەوەی فەساد و بەدڕەوشتی لە کۆمەڵگادا کەم دەکاتەوە پۆشتایی. بەڵام سوفوری عکسەکەیەتی خوا پەناماندا. حجاب و پۆشتایی ئەبێتە مایەی تەقوا. خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژەی بوو پێ کردووە وەلیباس التەقوا ذلك خەیر. لیباس التەقوا لەیرە مەبەستی ئەوەیە جلوبەرگی تەقوا و لە خواترسی بکەنە بەریان. چێ بۆ ئیمانداران وتوێتی بەڵام لەم ئاەتە یا بەنی ئادەمە قەد ئەنزەلنا عەلەیکم لیباسەن. خوای پەروەردگار کە دامانگردووە پۆشتەیەک چی داگردووە خوای پەروەردگار بۆ پیاوان ئەمری نەکردووە خۆتان چۆن داپۆشن و چی بکەن بەڵام بە ئافرەتانە ئەمە لەگەڵ ئافرەتانێتی. واتە چی ئەنزەلنا دامان بەزاندووە پۆشتەیەک خوای پەروەردگار واجبی کردووە لەسەر ئافرەتان بە جوانی ئەو لیباسەگە بکەنە بەری خۆیان نیشانەی لە خواترسیە نیشانەی سوڵحاوبوون بۆ خوایە و نیشانەی لە خواوە نیزگنەوە ئافرەتانە. پەروەردگار ئەمە فەرمیە چونکە ئیمامی بەغەوی بەوە باسی کردووە هەندە ئیمامی ترش تەفسیری ئەم ئایەتەیان کردووە ئەنزەلنا دابەزین بەمبەستی کە پۆشاکی ئافرەتە. خاڵێکی ترمان دڵپاکیە ئیمانداران وإذا سألتموهن متاعا ئەگە پرسیارتان کرد تەنانەت پرسیاری شەرعیش ئافرەتێت بێت بۆ لای من مامۆستایەکی تر جایز نییە و شەرعی نییە بە تەنیا هەردووکمان دانیشین ئەبێ وەلی ئەمرەکەی پیاوەکەی کەسێ لە بینمانێ دانیشێ. ئافرەتەکەی تۆ ئەیبەی بۆ خەستەخانە دروست نییە لای دوکتۆرێ لە غورفەیەکا بە تەنیا داینێ و تۆ بچتە دەرەوە. ئەزانن ئیماندارن زۆر جار ئەمە بایەخ نییە لای ئەمەنێژی دوکتۆرە قەیچێکە نابێ قەیچەکان نییە تۆ بۆ خەتەڵی قەیچێکە شەرعەن نابێ. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر پیاوەکە یوسف بێ عەلەیهی سەلام یوسف بێ نەبی یوسف پێغەمبەرێ لە پێغەمبەران بێ ئەگە ئافرەتەکە یەکێ لە ساڵیحان بێ لە شوێنێکدا بەیەکەوە کۆبن شەرعەن دروست نییە کۆبوونەوە. نە ئێمە نە پیاوان پێغەمبەرانن نە ئافرەتانش لەو ئافرەتە بێژین بگەینە ئەو چوار ئافرەتەی لە قورئاندا کە هاتووە ناویان نە هیچ کامنی. خوار ڕێگا بەوان نادا چیجار ڕێگا بە من و تۆ. ئەمڕۆ زۆر بایەخ نادەین ئافرەتەی بین بۆ لای پیاوێک. ئەگەر ئافرەت خێزانت کچەکەت نەخۆشە دکتۆرێکی ئافرەتەیە بردت بۆ لای پیاوێک هەر چەندێ جەستەی دەرخست بۆ بە دکتۆرەکە تۆ گوناحباری تاوانباری بۆ لەبەرەوەی دکتۆری ئافرەتەیە خۆت نەتبرد. ئیماندارانە بێ وریابی ئافرەتەکە پێشترە بۆ ئافرەت و پیاوش پێشترە بۆ لای پیاو نەک ئافرەت. هەندێ پیاوەیە دوو لە ڕووجەنابتان حەزەکا بچێ بۆ لای ئافرەت عیلاج وەرگرێ هەندێ ئافرەت شێ دوو لە ڕووجەنابتان حەزەکا بچێ بۆ لای پیاوێک عیلاج وەرگرێ. ئێمەش لەوەیە زۆر جار بایەخی پێ نەدەین شتێکی عورفی بۆ ئاسایی بێ. هەزاران قیسەیە لەسەر ئەمانە کە چی ڕووداوە دوایی. ئەبێ وریابین ئیماندان ئەگەر بۆ خوا نەبێ ئەگە بۆ کەسێک نەبێ پرسیاری شەرعیت بێ بچیتە لای دروستە بێ دانیشی لەگەڵی دا چی جاوەکانی تر ئەوە نابێ. ئەبێ وریابین ئیمانداران و مسڵمانانی خۆشەویست. خاڵی ئاخیرمان توێژینەیە کراوە دەربارەی حیجاب. ئەمانە زۆر جار ئایەت و حەدیسە با بچینەوە بۆ لای توێژینەوەکە لە 2015 کراوە این زووش نییە و ڕابردوو نییە. وتراوە ئەم توێژینەوە کە کراوە لەسەری ئەوەی تایە چەند خاڵێکی دەرخستووە ئەو شەوەیەکەوە کەسێک کە حیجاب بکە لەگەڵ یعنی باڵەپۆش بێ ئافرەتێک و لەگەڵ ئافرەتێک باڵەپۆشتە بێ حاڵەتەکانیان چۆنە. توێژینەیەکیان کردووە لە 2015 کە ئەو ئافرەتانەی کە بڵین سەرپۆشیان پێوە بووە حیجابیان کردووە لەگەڵ ئەو ئافرەتەکەی سفورە جیاوازی لە چیا بووە. کراوە لە زانکۆیەک لەو زانکۆیانەی لە گۆڤاری بریتانیا تەبعەن ئەمە لە 2015 کراوە وتێتی ئەو ئافرەتانەی کەوا پۆشتن حیجابێکی جوان و پوختن حاڵەتی نەفسیان نییە قەلەقیان نییە دوودڵیان نییە. زۆر جار ئەوانەی ئەگەر ئەویان نەبێت زۆر جار سێرەکەی لەوەدا ڕووەدا و وتویانە دووەمیان کە حاڵەتێکی دووەمیان هەیە ئەوەیە لە نەخۆشی دەرونی نەخۆشی نەفسی دوورن ئەوانە وەکەوەکانی تر نین. ئەمجا وتویانە خاڵێکی تر لەوانە پارێزراوە لە چی لە نەخۆشی پێست و پارێزراوە هەر ئافرەتێک کە حیجابێکی حیجاب دەکا و پۆشتەیە و نەخۆشی دوو لە ڕووجەنابتان سەرەتان
ئەمە توێژینەیە لە بریتانیا و گۆڤاری بریتانیا و دوایش دەتوانن بیخوێننەوە. دوور و درێژە من بە کورتی دیاریم کردو بۆی کاتەکەتان نەچێت و تویانیشە ئەو ئافرەتانەی زۆر جار جەستەیان بۆ دادەبۆشن زۆر جار ئەبێتە مای ئەوەی لە هەموو نەخۆشیەکان ئەوانەی کە بە دەرەوەی زیاتر لەو نەخۆشیانەدایان پارێزێ. ئەمە توێژینەیە کراوە لە گۆڤاری بریتانیا لە 2015 دەربارەی ئایا باڵەپۆشی چی حکمەتێکیە لەگەڵ ئەوەی کە باڵەپۆش نەبی. تەبەن ئەمانەم دکتۆرانە کردویانە مسلمان نین، نەکوا خەڵکێک بڵێ مسلمانی نەمانە لە ئەوروپا کراوە بۆیە ئەوان هەموو شتەکانی ئێمە وەک دین ئەیبەن وەک تۆب وەک زانست ئەیخەنە ژێر چاودێری ئەمجا متابعی دەکەن بۆیان دەردەکەوێت ڕاستیەکانمان پێ دەڵێن ئێمە زۆر جار هەر ئاگامانش لێیان نییە. ئیمانداران ئەگەر بێت و ئەمە باڵەپۆشی ئەجر و پاداشتەی باشە گە سفور بێ. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام صنفانی من ئەهلی النار لەم یەڕاهوما، دوو صنف هەن نایانم بینیوە، یعنی پێغەمبەر نایان بینێ لە ئاخر زەمانش دێن. لە حەدیسەکەی تردا فەرمێ سەیەکون ئاخر ئومەتی، لە کۆتایی ئومەتەکەم دەرەچن ئەمانە ئەو سینفانە کێن؟ ئەوانەی کە پێغەمبەری خوا نەیبینیوە، ئەوانەیشی لە ئاخری کۆتای ئومەتی پێغەمبەرن دەرەچن صلی الله علیه وسلم. فەرموویەتی کۆمەڵێکن جەلادن، کۆمەڵەکەن جەلادن، خەمچیان بەدەستە، هەرچیان پێ بڵێ سڵ ناکەن، پیاوە کوژن، تەعداکەن، هەموو شتێکن. ئەوانەیە شێلەوانەیە ئیماندارن وریابن بە تایبەتی پیاوان لەو کەسانە نەبی ها، وریابە لەبەر چەند دینارێک لەوانە نەبی، بەو خوایە لەوانە بی زۆر خەتەر، چکە پێغەمبەری خوا موژدەی ئاگری پێداوە، نەکوا لەوانە بی و بڵێ نوێژەکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردووە، قەمچەکانیان نییە وەک پشتی کلکی مانگاوایە، فەرمێ بەردەوام تەعداکەن لە خەڵک، هەر شتێکیان پێ بڵێن ڕاستەوخۆی کەن، تە گوێی لێ نادەن ئەمە تەعدایە، تەعدا نییە، چییە چی ناکرێ، کێشەی نییە لایەو. گرینگەوەی فەرمانەکە جێبەجێکە، گرینگەوە نییە و فەرمانەیە ئایا لەسەر حەقەیان نە، ئایا زوڵمە یان زوڵم نییە. ئەمە وریای بین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کۆمەڵی ئافرەتشن هەن کاسیات عاریات، بەناوە پۆشتن بەڵام پۆشتنین ڕوتن. ئەمجا موژدەی چییە دا پێیان پێغەمبەری خوا؟ لا يدخلن الجنة، ناچنە باشتەوە. با ئەو دوو سنفە موژدەیان پێ بدەن، هەرچی کاتێگەیتان پێیان موژدەیان بدەنێ ناچنە باشتەوە. نەک ناچنە باشتەوە ئەسڵەن هەر بۆنی باش ناکەن، بۆنی باش چەنەها ساڵ دەڕوا، نەک ناچنە باشتەوە بۆنی باش هەتا بڕوامان بۆنیشی ناکەن، نێزگیشی ناکەنەوە، خوا پەنامان بدە. ئەمە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەلات وەسەلام. یا لە حەدیسەکەی تردا فەرمێت قژیان بەرزەکەنەوە وەک پشتی وشتر، قژەکانیان نەکەنە تۆپڵە. ئەو شتێکێ لەو سیفاتانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردووە. فإنهن کەچین ئەمانە لعنەت کراون، خوا لعنەتیان لێەکە ئەو سنفە و ئافرەتانە، یعنی هەم ناچنە باشت، هەم بۆنی ناکەن و هەم لای خوا ئەم ئافرەتانە لەگەڵ چینەکەی تردا بەری لعنەتی خواکەون. هەڕەشەکان چەندێ خەتەرە کە ئەمە بۆ کێ؟ بۆ ئافرەتێک بە قسەی خوا و پێغەمبەر ناکە کە سفورە، چونکە شەرمی نەکردووە. ئەمجا فەرمێ لە هەڕەشەیەکی تردا سێ کەسن خوای گەورە لیان ناپرسێ. یەکێ لەوانە کێیە؟ ئەوەی ئەمە بەبەستمانە و باسی دەکەین. یەکێ لەوانە ئەوەیە کە ئەو ئافرەتانن کە پیاوەکانیان چاویان لێوە دیار نین. ها ئەم شێ ئیماندارن، پیاوەکانیان چاویان لێوە دیار نین، ئیتر خۆیان عەرزەکەن بۆ خەڵک، بەغایبی پیاوەکەی، بەغایبی باوکی نایبینێ، براکەی نایبینێ، پیاوەکەی نایبینێ، عەرزی خۆی ئەکا، یعنی لەخوا ئەوەنە لەخوا ناترسێ، ئەوەنە لە پیاوەکە و براکە و ئەوەی دەترسی. ئەم شێ ئەم بابەتەش ئەمڕۆ هەیە. ئەبێ وریابین ئیماندارن خۆشەویستان، هەر ئافرەتێک ئافرەتەکانتان بە قسەی خۆش پێیان بڵێن پێغەمبەر گیان وا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام ئەوە من پێم وتی. ئەبێ تۆ خوا بکەیتە ڕەقیب. ئافرەت وا هەیە ئەوەنە بۆ دەرەوە خۆی جوانەکە، لە ماڵەوە پیاوەکەی مال کردووە. ئەسڵەن ئەوەیە بۆ پیاو بۆ ماڵەوە خۆی جوان بکە، ئەسڵ ئەوەیە بۆ خوا ماڵ خۆی بڕازێنێتەوە، ئەسڵ نییە بۆ دەرەوە.
بۆ دەرەوە هەر ئافرەتی خۆی ڕازاندەوە چووە دەرەوە، هەر پیاوێک بینی نەزرەی لێ کرد گوناحی بۆ ئەم دەنووسرێ. چەند پیاو سێری بکە تەماشای کە بۆ گوناح بۆوان دەنووسرێ و گوناحەکەی ئەوانش گشتی دەکرێتە سەر شانی ئەم ئافرەتە، هەتا دەڕوا و دێتەوە ئەگە عەتر و بۆنی بێ و بەرامی بێ بە بەرکیا بڕوا و سرنج ئەو گەڕەکە، سرنجی ئەو کۆڵانە، سرنجی ئەو گەڕەکە پیاوە ڕاکێشێ هەتا دێتەوە هار لە ژێر لەعنەتی خوایە تا گەیەتە ماڵەکەی خۆی. ئەمانە گشتی حەدیثە، بۆی کاتەکە دەرفەت نادا من باسی کەم. خوای گەورە ڕەحمان لێ بکە لە خێزانەکانمان، لە کچەکانمان، لە هەموو لایەکمان، لە ئێمەی پیاوش، و ڕەحم بە هەموو لایەکمان بکە و عەقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. یا ئەڵڵا خوایە ئافرەتەکانمان ئەوەی جلی پۆشاکی جوان و شیرینی ئەم ئاینە پیرۆزەی لەبەر کردووە، پۆشتوێتی یان تازە پۆشتوێتی سەباتیان پێ ببەخشی بە جوانی، بە چاکی، بە باشی. یا ڕەبی خوای ڕەحم بە ئێمەش بکەی، بە مناڵەکانمان، بە پیاو بە تەمەنەکانمان، بە نەخۆشەکانمان. یا ڕەبی خوایە بە گەنج و لاوەکانمان. یا ڕەبی خوایە بە قوتابی شیرینەکانمان، مامۆستا عەزیزەکانمان، وڵاتمان، خاکمان، نیشتیمانمان. خوایە ڕەحممان پێ بکەی، هێرزانی بخەیتە وڵاتمانەوە، ئەم ساڵە بکەیتە ساڵی ڕەحمەت، بیکەی ساڵی بەرەکەت. یا ئەڵڵا خوایە بارانمان لێ نەگریتەوە، ڕەحمەتەکەت بەردەوام بێ بەسەرماندا. خوایە ئیسلاحی ئێمەش بکەی. ئامین ئامین والحەمدولیللا رب